السلام عليكم بەیانیتان باش خۆشەویستان ئەحواڵتان ئەمڕۆکە باسی ویلایەتی نێڤادا دەکەین. نێڤادا هەروەک دەبینێ لە خەریتەکەی نێڤادا شەشەم گەورەترین ویلایەتە لە ئەمریکا لە ساڵی 1864 وەکو ویلایەتی 36مین دەستنیشان کرایە. ویلایەتی نێڤادا زیرانە لەگەڵ 5 ویلایەتی تر کەوتێتە باشووری تقریباً باشووری ڕۆژئاوای ئەمریکا. کالیفۆرنیا زیرانیتی، ئۆریگن، ئایداهۆ لەسەرەوە لە تەنیشتەی دەستەڕاستی یوتا، لە خوارەوەش ئەریزۆنا. ئەو 5 ویلایەتە زیرانیتی. ویلایەتەکە بە سیلڤەر ستەیت مەشهورە، ویلایەتی زیوین، بەشەکی زۆر 175 کانەکانی زێڕی ئەمریکای تێدایە. چارەم گەورەترین شوێنیشە لە عالەم بۆ بەبەرهێنانی زێڕ. زێڕەشی زۆری تێدایە، چۆلایی زۆرە، سەحرای گەڕێک زۆرە. ئەم ویلایەتە عاسیمەکەی ناوی کارسن ستیە، کارسن ستی، بەڵام گەورەترین شاری کەوی معروف بیتن دووەلیەن شاری لاس ڤێگاسە. لاس ڤێگاس یاخۆت ئێستا باسی دەکەن لاس ڤێگاسیش، بە وردی باسی دەکەن شارەکە. ناوچەی پەنجاویەکیش هەر لەم شوێنەیە، لە ویلایەتی نێڤادایە، ناوچەی پەنجاویەک. بێگومان ژمارەی دانیشتوانی نزیکە لە 3 ملیۆن کەس. زۆرترین ژمارەی ئەسپەچێوی لەوێن دەرن لە نێڤادانە، لە هەموو ویلایەتەکان وشکترە. بە پێی زانیاری بی دەڵێ گەرمترین شوێنە لەسەر کوڕەی ئەڕضی. دێت ڤالی تێدایە، دێت ڤالی، وادی یاخود دۆڵی مردن، وادل مەوت، دێت ڤالی پێدەرێن. شوێنەکان هەتا دەرەجەی 62ش تۆمارکرایە، 62 پلەی ینی گەرمیەکەی. ئەجا لە کوێت و بەسڕا گەرمتریشە، ئەوە لێرە ئەحسایەکەیە نووسرایە 60 تا 62 ڕۆژتیە. ببورن هەتا 59 تۆمارکرایە، سێچم کرد 59 دەرەجەی سلیزی تۆمارکرایە، کەویش بەڕاستی زۆر زۆرە. 59 گەرمیەکەی گەڵێک زۆرە. باسمان کرد کەوە ناوچەی پەنجاویەک لەوێن دەرە. چوومەتە ناوچەی پەنجاویەک، متابعەی ڤیدیۆکان بکەن لە یوتیوبیان لە فەیسبوک. لەوێن دەرە دامنایە، هاوڵە دەکەم لێرە لینکەکەی دانێمەوە. شوێنەکە وەڕاستی تقریباً 200 هەتا 230 میل لە باکووری لاس ڤێگاسە، کەوتیتە ناوەڕاستی ویلایەتەکە نێڤادا، بە تەقریبی ناوەڕاستە. شوێنەکە بەڕاستی زۆر لاچەپە، زۆر مخیفە، زۆر چۆلە. ئەو کاتیە من چووم بە تەنێش چووم، بەڕاستی زۆر خراپ بوو، مجازفەم کرد، بەڵام هەرچووم ئەوەی ماوەتەوە بڵێین شاری لاس ڤێگاس. تەمان شاری لاس ڤێگاس هەندە خصوصیەتی هەیە. ڕووناکترین شارە لە هەموو عالەم، the brightest place، ینی زۆر ڕووناکە. چونکە بە ڕۆژ بە ڤێگاس زابچی ئەو ڤیدیۆیانم دروست کردیە، بەڵام هێشتا ئێدیتی مایە بیکەم. بە ڕۆژ هیچی تێدا نییە بەڕاستی، بەڵام وەچی شەودا دێتن هەموو جادە و بینایەکان و نافورەکان هەمووی دێتە گڵۆب. جوانێکی تایبەتی هەیە. 150,000 ژوور، تەمان یەکەم شوێنە لە هەموو جیهان زۆرترین هۆتێلی تێدابی. 150,000 ژوور هۆتێلی تێدایە کە زۆرترینە لە هەموو عالەم. هەروەها ئەگەر هۆتێلە گەورەکانی عالەم هەمووی ئەگەر 20 دانە بیتن، نیوەیان لە لاس ڤێگاسە. گەورەترین هۆتێلەکانی عالەم ئەگەر بژمێری 20یان هەڵبژێری، 20 یەکەمیان، لەو 20 لە لاس ڤێگاسە. بە هەرەوەندا بێ لە بۆ زانیاری لەبارەی ویلایەتی نێڤادا لە ئەمریکا.